بەڵێ ئەو براقەی کە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم نەقڵ کرد ڕەنگی سپی بوو ڕەنگی وەکو ڕەنگی ئەو گڵۆپەوا بوو شەوقی هەبوو تیشکی هەبوو تیشێک خۆشەویستەکانم تیشکێدایەوە باشترین شت بۆ ئەوەی کە ئینسان کاریگەری تیشکی خۆری لەسەر نەمێنێ لە دەرەوەی هەوایە ئەوەیە کە مادەیەکی وای بە دەورەوە بێ کە تیشک باتەوە و تیشک لە خۆ نەگرێ براق یعنی لە بەریقەوە هاتووە یعنی شتێک تیشکەیاتەوە وەکو ستیل وایە براق لە بەرقەوە هاتووە یعنی سەریعە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ براق سمی وادا ئەنا کە تیلەی چاوی پێی ئەگەیشت الله ئەکبەر ئەفەرمێ قاچی لەو شوێنەدا ئەنا کە چاوی تیلەی پێ ئەگەیشت یعنی سورعەی چی؟ سورعەی ضەوء یعنی لايت سپید یعنی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەیە حەدیسەکەی پێغەمبەری خوا زۆر وازحە ئەفەرمێت لەو شوێنەی کە چاوی بڕەکرد لەو شوێنە قاچیدا ئەنا قاچی وا ناڕی کاتە مە سورعەی چییە؟ مە سورعەی ضەوءە ئاگاتان لێ بێ کەس باوەڕی بەم سورعەتە نەکردووە هەتاوەکو لەم دوایانەیە دۆزرایەوە براق هێشتا بەردەستی پێغەمبەری خوا فەرمێت 4 پێیە بوو لە گوێ درێژ گەورەتر بوو لە ئێستر بچووکتر بوو کە ویستم بچمە سەر پشتی تۆزێ ملی جوڵان جبریل فەرمووی ئەی براق ئەی براق بە درێژایی تاریخی تۆ بە درێژایی بوونی تۆ لەم پیاوە بەڕێزتر سوار پشتت نەبووە ئەفەرمێ ئەم 4 پێ ئەوەندە عارەقی کرد تا بەزین پیاتەوە فەرمێ هەموو جانی بوو بە عارەق لە شەرما اینجا منی دانا و چوومە سەر پشتی 4 پێیەک شەرمەکا لە گەورەی و عەزەمەتی ئەم پیاوە عارەق چین بە چین دەرەکات خەڵکێک کە یاڵێ محەممەد استەغفر الله